بسم الله الرحمن الرحيم. وأنكحوا الأيام منكم والصالحين من عبادكم وإمائكم إن يكونوا فقراء يغنيهم الله من فضله والله واسع عليم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. أوتين لا سودكاني زواجا ها سرگيريا باسي سوديا كمان كركا بريتيا لخصنوي منال وخصنوي مناليج لتشوار رواوا عبادتا بوجنيشو بوبياميش واتا چوار جار عبادتيان كردو بخصنوي منالك خو اگر بصالحيش قوري بكن او زيادة كاو بينجان. فايدي دوم يفرمي التحصن من الشيطان وكسر التوقان ودفع غوائل الشهوة وغض البصر وحفظ الفرج، وإليه الإشارة بقوله ومن لم يستطع فعليه بالصوم، فإن الشهوة إذا غلبت ولم يقاومها قوة التقوى جرت إلى اقتحام الفواحش. فرمي سودي دوامي زواج بريتيا لويكا نايلي شيطان الظال بمسرته و أو زختاني كأيخات سرب وسوسة بروسيدي ورسمك بروسيدي وفليمك بروسيدي وكتشك برو لقلو كتشق سبك برو كتشبر درو تا بروزيناي لقلك الرائي ترتوي والسياني من رجائك شرعي خو ممها بو ممارسة كردني شهوتكم بيستن بزينانية الرائي يتر الشيطان والسياني بهو يمزواجه جابوه كفري عالمي أو عنيك يجبو الدجال والشيطان كان يكمين هدفيان أويا زواج نهيلا يكمين هدفيان أويا زواج نهيلا باشا وجيهانك دروس كان هرهم جيهانك ممارسي سيكسي حرامي تيا بكري أو قاعدة أنا ولا ري أو سيكس حرام وجيهان رشب كان لخلقي وكو شون لفليمي بزنكا بزنة شاوشينكا بجواني داركاوي كا تختار شكي بشتي أوباما وبشتي بوش لسروي رسمي زكاريكي تياكا شهوتي هاتوتوا أما شيء بوي كواكين جنسي حرام ظالبه بسرها موكس وشتيكا وجيهان رشكين لخلقي بوي خيزان تيكين چونك لخواروش اگريق لناو مالكانا كاوش اگرو فيتني او اعلامو كفرية كأمرو بچاي خوما نيبينين لكفري كردية وهتا كفري عالمي رواج با لشفروشكانو بدأن بيسكانا داوي عن هنا تسر شاشو قوريانا كاو جوانيانا كاو عن رازانيتو امش بوچي لبيناوي ويكروك شكانية مچاي عن ليبكن ووكو اوان درچنو يتر جيلي كي تركا هاتا سرم زبيا نزاني اخلاق چيا نزاني دين چيا نزاني قيم چيا نزاني كولتور چيا نزاني بها چیە نەزانێ خێزان چیە نەزانێ پەروەردە چیە نەزانێ دایک و باوک چییە کە ئەمڕۆ بە چای خۆمانە بینین پێشهاتەکانی دەرکەوتووە لە ناو کۆمەلگای کوردەواری ئەگەر بێت و پێشی پێنەگیرێ ئیتر بە چای خۆمانە بینین هیچمان لەو وڵاتانە کەمتر نابێت کە لە 8 عائیلەیە جاری وا هەیە یەکدانەیە نەزانێ باوکی کێ و دایکی کێیە وەلەو لاشەوە گەنج تەفرت و نابێ و فەوتێ و میلەتێکی بێدەسەڵات و پیر و پەککەوتە دروست ئەبێ چونکە ئەوان ئەزانن هێزی دەوڵەتە ئیسلامیەکانیان هێزی مسڵمانان لەوایە کە زەواج بکەن بە شەرعی مسڵمانان زەواج بکەن بە شەرعی کە زەواجیان کرد بە شەرعی نەوایان زۆرە بێ کە نەوایان زۆر بوس بێنە بە گژیانەچنەوە بۆیە ئەوان ئەبێ ئەو نەوەیە فاسید بکەن وای لێکەن لەبەر داوێنی ئاگای لە سەرخستنی دین و سەرخستنی مسڵمان و سەرخستنی ئەو بابەتانە نەمێنێ هەر هۆشی لای داوێنی و لای جنس بێەوە ئەوە ئیشەکەشیانە جا بۆیە سەیرەکەی ئەمان زەواجیان وا لێ کردووە ئەستەم بێ قورس بێ کەوایان لە زەواج کردووە ئەستەم بێ و قورس بێ لەولاوە هاتوون حرامەکەیان وا بۆ ئاسان کردویتەوە بە 25,000 توانی بڕۆی زینات لەگەڵ کێوێ بیکەی بەڵام زەواجە شەرعیە حەڵاڵەکەیان بۆ لێ کردووی بە 3-4 دەفتەر نەتوانی لێی دەربچی ئەوەش هۆکارەکەی تەنها لەبەر ئەوەیە تۆ واز لە حەڵاڵەکە بێنی بۆ حرامەکە کە ماوەیەکیش تەمەنێ ڕۆشت یا ناود بەتناو بوو بەهۆی حرامەکەوە لە کچان و لە کوڕانیش بەهۆی پەیوەندی حرامەکانەوە بەهۆی زینە ئەلکترۆنیەکان و
زینای ناوباڕ و مەلها و گازینۆکان و شاخ و کێ و پارک و باخەکان ئیتر کە بەتناوبووی کەس ناوی کە کەس نەویستی ئەمێنیتەوە تەفروت و نابی لەو ناو ئەوەش هەدەفەکەی ئەو بوو پێکای و بردیە سەر بۆ وازانی هەڵقەیەک ملیۆنێ دۆلاری پێدرێ و ملیۆنە دۆلار لە تەرجومەکردنی سەرفەکرێ ئەم کوفرە کوردی خۆمان بۆ تۆ هێنێ بۆ ئەم هەموو پارەی تیا سەرفەکە چونکە پێی وتراوەکە بێتۆ لە دەست و قاچ بخرێ لە عەقڵ و هۆش بخرێ لە هەڵمەت و هێز بخرێ نەمێنی تاوەکو خۆی بە ئاشکرا و بە ئاسانی زاڵ بێ بەسەرتە لەولا شەیاطینەکان هێرشێ بۆ هێنن وەسوەسەت بۆکەن شەیاطینە جینیەکان شەیاطینە ئینسیەکانیش لەولاوە هەر بە پلانی شەیاطینە جینیەکان هەستاون بە داڕشتنی خوتەکان بۆ ئامادەکردنی هاتنی دەجال و میلەتی ئامادەکەن پێشوازی لێ بکە کە میلەتێک بێ هەر وەرگ و داوێنی لەلای لە هەموو شتێک گرنگتر بێ دەجالیش کە دێ و دوانەی پێ چونکە زۆربەی شوێنکەوتەکانی ژنەکەواتە ئەوانەی کە عاشقیانن بۆ داوێنیان ئەژین دوایەکەون و فیتنەی پارە و ماڵ و سەرۆت و سامان و دەخڵ و دانیشی پێ بە هەمان شێوە ئەوەی بۆ ورگێژێویش دوایەکەوێ جا بۆ وریابە نە بۆ ورگ دبژی نە بۆ داوێنت چونکە شوێن کەوتەی دەجالە بیت یەقینت هەبێتەوە بەم شێوە خوتەکانیان جێبەجێەکەن بۆی کە تۆ ئیغراکەن بەو فلیم و هەڵقە و ئەم کچانەی لە فەیسبوک زانێت تۆ ئازانی ئەمە کە ڕسمی کچێکی دانا و قسەکەی دهێناواڵێم کچ فلانەوە ئاڵێ و کچە فلانەواڵە بۆ چییە بەس بۆیە جسمی پیشانی تۆ بە مەبەست قسەکە نییە تۆژە چی دەکۆمێن جنێوی پێ قسەی پێڵێ تاوان بۆ قسەی پێڵی دەسە پێی ناگات دەمە پێی ناگە لەشە پێی ناگە ئیگنا خۆ بەخوا تێرسێری ڕسمەکەیت و تێرسێری ڤیدۆکە یەکەیت و تێسێری ئەوی ترەکەیت و بە ئاواتەوەی پێی بگەیت و ئێخۆ ئەوە زانێ ئەو ئەزانێ گرنگە ئەوەیە تۆ ئەو ڕسمە ببینیت و ئیغرا ببی پێی و هەڵخەڵەتەی پێی و ئەیتر لەو کاتە هەوڵبەی شەهوەتەکەی خۆتی لەسەر ممارەسەکەی بە حرامی ئەوە ئازانێت جوان جوان ئەمەد بۆ عەرزەکە یعنی ئێمە ئەمانەمان هەیە وەکو کوفری علمانیەتی عالەمی و وەکو کوفری دیموکراسی ئێوە ئەگەر بێت و تاڵب بن ئاسانە پێیەگەیت و ئەوە پارە بێنەوە وەرە بۆ خۆ لەگەڵی بە جایترەوانی جاری وا هەیە هەیەە سیعری گران لەسەر خۆی دانێ گەنج بۆ خۆی لە دوورەوە هیچی پێ ناگرێت ژنەی بۆ مێنێتەوە پێی باوەڵێ 2 ملیۆن دۆلاری یاومەتێک کابرای تر دۆ پێی ناگەی بۆیە ناچاری بەس جوێنی پێبیت لە دوورەوە ئیگنا ئەو ینی من کابراایەکمە وەکو خۆی هاوارەکە ئەڵێ 2 ملیۆن دۆلاری 3 ملیۆن دۆلاری پێمەگەی بە ئاسانی پێم ناگەی ئیتر بۆ شێوە ئەو گەنجانەی غراقەنەویش ناچارە بێ هاوشێوەی ئەوی دەستکە و بڕوا بۆ لای هاوشێویش لەکوێ دەستێکەوە لە باڕ و بلیارد و گازینۆکانە 25,000 دەستێکەوە پەڕی وەکو چۆن خۆیان لە راپۆرتەکانیانە بڵاویان کردەوە کەچی ئەگوزارێ لە وڵاتەیە و چەند سەد مەلها لە شارێکی وەکو سلێمانیە هەیە یانەی شەوانە کەتیایە زیینە و بەدڕەوشتی و ڕەقس و سەما و مەشروب خواردن و جگەرە خواردن نەکرێ و جایترم چەند سەد کەسە ئەگەر هەرێکی 50 گەنج هاتوچۆی بکە ئەمە ڕۆژانە بەلایانی کەمەوە 5,000 گەنج فاسی دەبێ و هاتوچۆی و جێگایانەکە کە هەمووشی هی ئەو کەسانەیە کە لافی پێشکەوتن لێدەن بەسەر میلەتەوە وەڵێن وڵات پێشەخەین و میلەت پێشەخەین و ئێمە ئەمانەوەی و دەوڵەت لە یەکژیا بکەینەوە بۆی زانست پەرە پێبین و پێشکەوتن ڕووبا لە وڵاتە ئەوە ئیشەکەیانە گەنجەکانمان ئالووداکەن بەو مادە هۆشبەرانەوە بۆ ئافرەتە هۆشبەرانەوە هۆشی تیانە هێڵن و لەو لاشەوە بۆ خۆیان خێر و بێری وڵاتەکە هەڵوشن پاشانە فەرمێ ئەگەر بێت و زەواجی شەرعی بکەی ئیتر تۆ بێنیازەبی لە حرام شەهوەتەکانت بۆ خۆی بە حەڵالی بۆ مارەساکەی چاوی خۆت ئەگری داوێنت ئەپارێزی ئەفەرمێ بەوەش ئاماژەیدا پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەکەیە کە فەرمی ئەغەض للبصر وأحسن للفرج چاوە پارێزی دایانیژە پارێزی و فەرمی هەر کەسێکیش نەیتوانی جێگیری زەواجمانێ جێگیری زەواجی چیە ڕۆژوگرتنە کە ڕۆژوگرتن ئەیوەستێنێ ئەویشتن ورداریەکە ئیتر نایەڵێت تۆ چاوبیاری بۆ حرام و هەوڵ بەی بەدایان پیسی حرام بدس بهيني باشا نفرمي فإن الشهوة إذا غلبت ولم يقاومها قوة التقوى جرت إلى اقتحام الفواحش خو بخراستية فرمي أجر أرز وكان إنسان شهوة كان إنسان ظال بمسر إنسان كيا وتقوى نتواني بيوستيني سنوري بوداني أو يترى فرمي إنسان راك يشب روان جامداني دائم بيسي وخرابة كاري كان بويا اعتيادي أو جنجاني خومان كان بينين كونه فاحش ودائم بيسي هيج تقوى كان هیچ تەقوایەکیان نییە و خێزانیشیان نییە و بە ڕۆژوژ نامن بۆ یەکتر بۆ خۆی سەری کێشاوە بۆ ئەوەی کە کێشاوێتی پاشانە فەرمێ وإن كان ملجما بلجام التقوى فغايته أن يكف الجوارح عن إجابة الشهوة خو فەرمێ ئەگەر بێتەوە نەفسە لغاو بکرێ بە لەغاوی تەقوى ئەفەرمێ وەیتر ئەو وەختە سەرنجام
ئەندامەکانی جەستە لە شوێن کەوتنی حرامەکان ئەگەڕێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لە فەرمودەیەکە العين تزني وزناها النظر. باشا أنا فرمي والفم تزني وزناها الكلام، والأذن تزني وزناها السماع، واليد تزني زناها البطش، والرجل تزني زناها المشي يا السعي إليها. باشا أنا فرمي والقلب يهوى ضليش حزي ليه به فرمي والفرج يصدقه أو يكذبه. چاوت زيناك بوي كتماشاك، دم زيناك بوي قسي لقلك، چاو على كل اعتيادي چاو كبيني سيريك معجب به بۆ خۆی چێتە ناو دڵۆک. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی تیرێکە لە تیرەکانی شەیطان. دوای دەم دەست پێەکە کە بینی لەسەر ڕێگە تعلیقی لێیە یاخود سەلامی لێەکە، وردە وردە کەلام وردە وردە بۆ ئەوی تر. گوێچکە ئەبیستێ گوێ لێگرێ ئەویش گوێ لەمەگرێ، ئەوەش زیناکەیەتی. دواتر پێکان زیناکەن بۆی کە بۆیە چن دەستەکان زیناکەن بۆی کە دەستی لێدەن، دڵ زیناکە بۆی حەزی لێەکە، داوێنیش یا پشڕاستی ئەمانە هەموویە کاتەوە زینا گەورەکەکە یاخود نایکە. یعنی تۆ توانی تاوانی زینا بێنتە سەر چاوت، بێنتە سەر دەمێ، بێنتە سەر دەسە، بێنتە سەر قاچ، بێنتە سەر گوێت، بێنتە سەر دڵت، دواتریش بێنیتە سەر هەموو گیان و حەدەکەی لەسەر خۆت حەڵالکەیت و سزایەکی گەورە لە قیامەتیشا بە خۆت ئامادە بکەیت. جا بۆیە فەرمێ ئەگەر بێت و تەقوا هەبێ چاو بگێڕێتەوە، دوای دەمیش ئەگەڕێتەوە، دوای گوێژ ئەگەڕێتەوە، دەستیش و قاچیش و دڵیش و داوێنیش هەمووی سەلامەتە بێ و ناچێتە ناو زینایە و ئەو وەختە پارێزراوە بێ لە ئەنجامدانی ئەو کارە خراپانە. پاشانە فەرمێ فيغض البصر ويحفظ الفرج، فأما حفظ القلب عن الوسواس والفكر فلا يدخل تحت اختياره. فەرمێ بەو شێواتوانێ چاوی داگرێ و داوێنیشی پارێزێ، بەڵام فەرمێ پاراستنی دڵ لە وەسوەسە و فکری خراپ کە بۆی دێ بیرە خراپەکان کە شەیطانی خاتە ناوی، ئەفەرمێ ناچێتە ژێر دەسەڵاتی خۆیەوە، بڵێ بە دەسەڵاتی خۆم کۆنتڕۆڵ یەکەم، بەڵکو زۆر جارێ با لەگەڵ خۆی بل لا تزال النفس تجاذبه وتحدثه بأمور الوقاع ولا يفتر عنه الشيطان المسوس إليه في أكثر الأوقات، وقد يعرض له ذلك في أثناء الصلاة. فرمي بەڵام نەفس زۆر جار ناتوانێ ئینسان کۆنتڕۆلی بکە لەبەرەوەی دڵ و دەرونی ئەجوڵێ و کارەکە و شەیطان وەسوەسەی بۆ هێنێ و خۆشی شتی دی و ئەهێنێتەوە خەیاڵ. ئەفەرمێ زۆر جار سەیرەکەی یەکەوێتە ناو ئەو وەسوەسانەوە، جوابی وەسوەسەکانە داتەوە، ئەویش جەزبیە کاڕای کێشێ بەرەو ڕووی خۆی، شەیطانیش دەوری سەرەکی خۆیە بینە جاری وهەیە لە ناو نوێژە ئەو وەسوەسانەی بۆ هێنێتە نانەت، وای لێکا بیر لە جنس بکاتەوە، بیر لە ئافرەت بکاتەوە، یاخود بیر لە پیاو بکاتەوە. پاشانە فەرمی والمواظبة على الصوم لا تقطع مادة الوسوسة في حق أكثر الخلق إلا أن يضاف إليه ضعف البدن وفساد في المزاج. أفرمي جاب براستي روجو شيطان كوتو زنجيرك نفسيش لاوازك چونکە پێغەمبەر فەرمێ فإنه وجاء له، بەس ڕۆژۆ ئیگرێتەوە ئەگەر زەواجە نییە. ڕۆژوە ئەکە کە شەیطان بەناو دەمارەکان تا ئەڕوە هێز وەرەگرێ لەو خواردنەی تۆی خۆیت و دوایی بەکاری ئەنێتەوە لە ڕێی شەهوەتەکانتەوە بۆ ئەنجامدانی دایان پیسی و خراپەکاری. ڕۆژوو ئەو هێزە لە شەیطانە بڕێ، ئەو بەنزینەش لە نەفزە بڕێ کە دەست بکە بە بیرکردنەوە لە خراپەکاری. جا بۆیە فەرمێ بۆیە زۆر جار ئینسانی وایە ڕۆژوش دادی نایە، چونکە ڕۆژوەکەی ڕۆژی مسلمانانە نییە، بەڵکو ئەو ژەمەی کەنان ناخوا کە ژەمینی وەڕۆیە بۆ پارشێ و دوو ژەمەخوا، بۆی وارش دوو ژەمەخوا ختا بێ بە چوار ژەم، لە سێ ژەمەکەش تێپەڕەکە بە چوار ژەم بەسە بە ڕۆژوو بووە. وەجاری واش هەیە مێشک و عەقڵی ئەو ئینسانە لەبەرەوەی ئەوەنە تێکەڵاوی کچان بۆیە، ئەوەنە تێکەڵاوی کوڕان بووە، ئەگەر کچیش بێ مێشکی ئەمەندە وێنەی خەزن کردووە ئیتر ئەندێشەی تەواو بووەتە ئەوە ناتوانێت خۆی لێ ڕزگار کات. تەمەن نەزەری حرامە سەبەن من هەموو ڕۆژێ سەیری هەڵقەیە بکەم دایان کچ ببینم، سەیری گۆرانیە بکەم دایان کچ ببینم، بڕۆمە بازار دایان کچ سیرکەم، بچمە جامیعە دایان کچ سیرکەم، بچمە معهەد دایان ئافرەت ببینم. ئەندێشەی من یەک پارچە بێتە وێنەی ئەو ڕسمانە. کچیش بەعکسەوە سەیری هەڵقە بکە دایان کوڕ ببینە، سەیری فیلم کا دایان کوڕ ببینە، گۆرانی دایان کوڕ ببینە، لە جامیعە دایان کوڕ، لە معهەد دایان کوڕ، لە
بازار و شوێنەکان دایان کوڕ ئەندێشە یەک پارچە بێتە ڕەگەزی بەرامبەری تر بۆ شێوە بەس لە هۆشی ئەوەیە بێت چۆن بگا بە ڕەگەزێکی بەرامبەری مناسیب و جنسی لەگەڵا بکە و شەهوەتەکانی خۆی ممارەسە بکە. بۆیە بەڕاستی ئەبێ هەوڵ بدەیتەوە ئەندێشەی خۆت ڕزگار بکەی. ئەلەو تەماشاکردانە زۆر ئاسانیشە، بەس چاوی داگرە. خی بەرگارە فەرمێ قل للمؤمنین یغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم. ئیماندارانی کوڕپەیان بڵێ گەرەتانوێ دایانتان پارێزراوە بێت چاو داگرن. ئیماندارانی کچیش یغضضن من أبصارهن ويحفظن فروجهن. ئەگەرتانوێ دایانتان پارێزراوە بێ ئەی کچان چاو داگرن، سەیری هەڵقە و فلیم و گۆرانی و سەیری کوڕ و سەیری خەڵکی ناو بازار و بابەتانە مەکەن تاو ئیتر بۆ دایانتان پارێزراوە بێ کوڕانیش بە هەمان شێوە. ئەمە فائیدەی دووەم بوو کە هێنابووی زەواج واد لێ ئەکا کە تۆ بگەڕیتەوە لە حرام. أو فائدة دو. فائدة سيم تريح النفس وإناسها بالمجالسة والنظر والملاعبة، إراحة للقلب وتقوية له على العبادة، فإن النفس ملول وهي عن الحق نفور لأنه على خلاف طبعها، فإذا روحت بالذات في بعض الأوقات قويت ونشطت، وفي الاستئناث بالنساء من الاستراحة ما يزيل الكرب ويروح القلب. أفرمي فائدة سيم ويا كتو آسودي بدا سهياني آرامي بدا سهياني هێوربوونەوەی دەرونی بەدەسەهێنی لە زەواجە چ ژنان و چ پیاوانی وەکو باسمان کرد لیەسکونەی لێها ئەبنە هۆی هێوربوونەوەی یەکتر، ئەبنە هۆی ئاسوودەبوونی یەکتر، ئارامبوونەوەی یەکتر. چونکە فەرمی نەفسی ئینسان ئاعتیادی بەهۆی ئەوەی کە لەگەڵ ڕەگەزی بەرامبەریە قسەی خۆشەکە، یاریەکە، گاڵتە و گەپەکە، هەڵە سێدا نیشێ هاوکاریەکە، وەکو دوو کەسکە ڕۆحێ بن و لە دوو لە شابن هەڵسو کەوتەکەن بەو شێوە بنە تەقویە بۆ یەکتری بەهێزەکەن ئەو ژن و مێردە کە یەکتریان بەهێز کرد بەرگەی ئافاتەکانی ژیانەگرن، بەرگەی ناڕەحەتیەکانی ژیانەگرن. فەرمێ لە بەرەوەی نەفسی ئینسان بۆ خۆی وا دروست بووە کە مەلول بێ، یعنی وابەستە بێ بە ڕەگەزی بەرامبەریەوە. خۆی گەورە دروستی کردو ئینسان ناتوانێت لێ ڕابکە، هەم پیاو حەزی لە ڕەگەزی بەرامبەر و هەم ژنیش حەزی لە ڕەگەزی بەرامبەرە. هەر کەسێ بڵێ من وانیمەوە ڕاز ناکات، دەیەوە فیترەت و تەبیعەتی تێکچوو بۆ بە هاوڕەگەز خواست بە بڕا بۆ ڕێکخراوەکەی کابرا کە لایەکی کورد پەنجەی بۆ حیز بەکەی و بۆ خۆشی مۆرکرد بوو کە بەشدارە لەو ڕێکخراوەیە، وا نەزانێەوەی پەنجەی بۆ حیز بە و بۆ شەخصە مۆرکردووە بەشدار نییە لەو ڕێکخراوەیە. هەمووتان بەشدارن، مژدەتان لێبێ لە قیامەتە هەمووتان شەقە خۆن لەگەڵ ئەوەوە بە شوێن ئەویشەوە حەشرەکرێن. جابۆیە فەرمێ زۆر جار ئەم نەفسە ئەگەر بێت و مەشغوڵی نەکەی بە زەواجێکی حەقەوە وەختە خۆی ڕۆ بەلای بەتاڵ. هەروەکوی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ نەفسی خۆت ئەگەر مەشغوڵی نەکەی بە حەقەوە چێ بەلای بەتاڵ. بۆیە ئەگەر تۆ بە زەواجەکە ئەم نەفسەی خۆت هێور نەکەیتەوە وەختاچی لە مۆبایل پێویستە بە کوڕێکە قسە بۆ بکە هێورە بۆ بکاتەوە، یا پێویستە بە کچێکە قسە بۆ بکە هۆیە برێکاتەوە. شەو تا بەیانی کچانێک هەن لە ژێر بەتانیەوە لە ژووری تەنیایە لە سەربان لە بنبان خەریکی تەلەفۆن و تەلەفۆنکانی لەگەڵ کوڕی خەڵکە کە دایکی شێوە لەگەڵ کێ قساکە لەو کچی ڕەفیقم هەر ڕقەمەکەشی بە کچ خەزم کردووە. یعنی من دایکێک کە هات کێشەی کچەکەی هێنا باسی کرد بۆم چی لێ بەسەر هاتووە بەدەست کوڕانەوە. سبحان الله ئەم کوڕیابی بە ڕەفیقی ئەو یابی بە ڕەفیق کە خۆی لێ تێر بوو وڵای من تالیب نیم بەس ڕەفیقێکمە حەزی لێتە لەواچە زەواج لەگەڵ بۆ لەگەڵ قسە ناکەی تووشی ئەوی کردبوو دو ئەو کامیش تەواو بوو تووشی ئەوی کردبوو تووشی 5 دانە بوو بۆ شێوە کە دوایش دەرکەوە ئەمە پێڕێکن ئەم کوڕانە دایان کچیکەیان وا لە کردووە. طبعا هات کێشەکەی بۆ گەڕامەوە وتی سەبەبەکەی بێزەبت ئەمە بوو تەلەفۆن بوو. ئایو کچە لە 6 بوو من و ئامەزانی سعیەکە ئەی کاچوومە مدرۆڵاوە چێ سعیەکەم ئەو ڕقەمی و کوڕانەش هەمووی بە کچ خەزم کردبوو نازە گیان و ژی لە گیان و نازام کێ گیان و کێگیان وەلەو لاشەوە قسەی لەگەڵا کردم. جابۆیە بەڕاستیە گەر بێت و ئەم نەفسە زەواجێکی حەقی بۆ نەدۆزیتەوە ئەو خۆی چێ بە حرامی دۆزێتەوە وەکو کچ و کوڕیەسە کە زۆربەی لە فەیسبوک شووی کردووە لە ئینستاگرام شووی کردووە باوەڕکە ینی زۆربەی هەر لە یەکەم ڕۆژی ناسینەوە ژنەکەم چۆنی و مێردەکەم چۆنی و پیاوە جوانەکەم و ژنە جوانەکە بۆ قساکەن لەگەڵ یەک هەر لە یەکەم ڕۆژ یەکتر ناسیوە یا دوم ڕۆژ یەکتر ناسینەوە. ئەمەنە ئەدەب و شەرم و حەیادا بڕاوە لە هەردووکیان. دەی کە ئەم کچاچی دەداوای جاری وان هەیە بە کەس و کاری ئەڵێ ئەم کچە بۆ فلانە کوڕ بیدەن بەشەوە لە وەختی شووی نییە. باشە چۆن وەختی شووی نییە وەرە سەیری مۆبایلەکەی کە مزین چەند شووی کردووە خۆ ناوێرێ بێ سەیری مۆبایلەکەی کایگنا بۆی دەرەکەوێت چەند شووی کردووە وەختی شێتی
بەڵام بڵێ وەختیشی حەڵاڵی نییە جارێ بە حرامی بیکە وەکو ئەوروپا چۆن ئەوروپا هەسە بۆ نمونە لە دوای 16 ساڵیەوە ڕێی پێدراوە بڕوا مارەسەی جنسکا بە عەرەزی خۆی کەچ باشە بەڵام بیوێ زەواجکە لە 18 ساڵیەوە بەزەواجکە جا تۆش هەمان شتە کردووە بەڵام ئەو باشترەوە لە 18 ساڵ تۆ جاوێت تا 25 ساڵیش نایی بەشوو هەرەی هێڵیتەوە بە حرامی لە ژێرەوە خەریک بێ ئیتر خوازانە چی لێ بەسەر تێ جا بەڕاستیەمێکی کە لە کارەساتەکان کە ئەمڕۆ نەفسەکان وا لێکراوە نەگەن بە حەڵاڵەکە بۆی بە حرامەکەەوە مەشغوڵ بن و زەواج واکە تۆ بگەی بە حەڵاڵەکە لە حرامەکە پارێزراوبی جا بۆیە بەهۆی ئەوەوە پێویستە بە کەس نییە بێ بە حرامی قسە بۆ بکە ئاسو دەتکات دڵ و دەروونە هێورکاتەوە باشە ئیتر بۆ خۆی مێردی خۆت پیاوی خۆت پیاوانە هێور دەکاتەوە ژنی خۆت ژنانە بە ئەخلاقەوە بە دینەوە هێور دەکاتەوە بۆ پەڕی شەرعی جا بۆیە فەرمێ نەفس عادەتی وایە مەشغوڵ بێ بە ئەوە کە ئەوێ خۆگەر بێت و بە حەقەوە مەشغوڵی نەکەی ڕوا بۆ لای بەتاڵ و خۆی حەزی لە بەتاڵە چونکە نەفس عادەتەن خلافی ڕۆح نەفس پێچەوانەی ڕۆح قساکە ڕۆحی ژەوەیە کە وەحیەوێ نەفسی ژەوەیە زیاتر کە ئینسان خۆی و شەیطانەوێ جا بۆیە فەرمێ جاگەر بێت و ئەم نەفسە مەشغوڵ بکەی بە حەقەکەوە بە حەڵاڵەکەی خۆتەوە بەهێزە بێ خۆگەر بێت و مەشغوڵێکی بە حرامەکەەوە لاوازە بێ بۆیە سیرەکەی نەفسیەتی و کەسانی کە مەشغوڵن بە حرامەوە عادەتەن قسە بە حرامی لەگەڵ کوڕێکە لەگەڵ کچێکە بچووکترین شت لە چواردەوریان ڕووبا داخۆر پێن هەر باوکی بڵێ بێنە مۆبایلەکەت ڕەنگی سپیە بێ خۆرچەنە زۆر باوەکەم ڕۆ غیرەتەی لێدا بڕاوە بە کچەکەی بڵێ بێنە مۆبایلەکەت کۆ دەکەین بۆ لا بزانم چیتە یا بە کوڕەکەی بڵێ یا براکان یا مێردەکان جاری وایە ناوێرن بەژنەکان بڵێن بێنە کۆ دەکەی بیکەڕەوە بۆم بێرە دەسم کارە سادەوەی ترەویش لەو مۆبایلەیە ئەوە ماڵە نهێنیەکەی خۆیەتی کە شوویتی ئاکات و کە ژنی تیانێ ڕۆژانە و شەوانە جا بۆیە فەرمێ ئەگەر بێت و مەشغوڵینەکەی بە حەڵاڵەکەەوە لاوازە بێ ئیترە وەختە شەیطانی بە بەڵام ئەگەر مەشغوڵیکەی بە حەڵاڵەکەەوە بەهێزە بێت توانایی پەیاکە وای لێ ناڕەحەتیەکانی دنیاش کاری تێ ناکە تەوژمەکان نایبا لەگەڵ خۆی بۆیە بەڕاستی قسەیەک هەیەڵەن لە پشت هەموو پیاوێکی سەرکەوتووە ژنێکی سەرکەوتوو هەیە بەڵێ ژن هەیە ئەبێتە هێز بۆ پیاوەکەی ژنیش هەیە هێز لە پیاوەکەیە بڕێ پیاوت بۆ هێنم لەو پەڕی غیرەت و شەهامەت و هێز و قووەتە لەو پەڕی پیاوەتی و دینداریە ژنەکەی سەری شۆڕ کردو ێستا زەلیل ئەسوڕێتەوە باشە پیاویشی بۆ هێنم ئەسڵەن نەیوێراوە دەست بەرێ بۆ زۆر شت نەیوێراوە نزیکی زۆر شت کەوێ ژنێکی ژنانەی بە تووشەوە بۆ کردوێتی بە پیاوێک گێسە بە قورگیشیانە هەڕوە بە حەق و حقوقی خۆی بۆ ژن زۆر دەوری هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆچی خوای پەروەردگار خەدیجە خاتونی بەنسیب کرد لە 13 ساڵی ناڕەحەتی مەککەیە کە لە مەککە دەرچوو بەرەو مەدینە لەوێ ئەم وەفاتی کرد و خێزانی تری هێنا ئەو ژنە کە 15 ساڵ لە خۆی گەورەتر بوو تەمەنی لەسەر و 40 ساڵەوە بوو 6 دانە مناڵیشی لێ بوو بووی 6 دانە مناڵیشی لێ بوو بووی 2 کوڕ و 4 کچ کەیکە لە کوڕەکانی قاسمی ناو بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم بەوە ناونرا بە کونیەی ئەبەل قاسم بانگەکرا کە لە خەدیجە بووی خەدیجە ژن بوو کاتێک کە وحی بۆ دابەزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نێزانی هانا بۆ لای کێ بەرێ ژنەکەی دەروی لێ کردەوە هانای بردی بۆ لای وەرەقەی کوڕی نۆفەل ئەو پێشنیاری چارەسەری بۆ کرد خوای پەروەردگار چارەسەرەکەی لەوێ بۆ دانابوو کە تێی بگەێنێ و حاڵەتی بەسەریە چییە بەڵام ئەمڕۆ پیاو ئەگەر هەرچی ناڕەحەتی و نەهامەتی دنیا لێ بقەومێ سێرەکەی دێتەوە جاری وایە ژنەکەی قوڕی بۆ گرێتەوە هەزاران ئەوەندەی تر بارەکەی قورس ئەکا وای لێکە ئەسڵان ڕقی لە خۆی بێتەوە کاتە پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتەوە فەرمی لەقەد خەشیت على نفسی وتی ئەی خەدیجە بەخوا ئەترسم تیا بچم خەدیجە پێوت چی وتی والله تیا ئەچی والله تۆ وابی تیا ئەچی تۆ بڕۆی بۆ عشکەوتە چل شەو بمێنیتەوە تیا ئەچی وای پێوت نا والله فەرمی خەدیجە نا بەخوا خوا تۆ بەضایع ناکە تۆ سیلەی ڕەحمە گەیەنی تۆ چاکی لەگەڵ فەقیرە تۆ هەرچی خێرە فێری خەڵکیەکەی تۆ پیاوێکی لەسەر حەقی بەردەوامیش لە ئەنگری حەق بووی تۆ سڵحی هەرچی کەسایەکەی تۆ صادق الئەمینی تیا ناچی بڕۆ باوڕێن بۆ لایەوە ئامۆزایان پێ بڵێ چیتە کێشەکەت ئەو شارەزای هەیە لە تەورات ئەو بردی بۆ ڕای وەرەقەی کوڕی نەوفەل و ئەویش بەو شێوە تێگەیان کە ئەوە وەحیە و تۆ بیتە پێغەمبەر ئەلەویە وەرەقە بە پێغەمبەری فەرمووی صلی الله علیه وسلم دەرتەکەن لەم شارە دژایەتی ژەکرێی
هەر کەسێ ئەو هاوشێوەی تۆی هێنا بێت دژایەتی کراوە خەدیجە نەیود ئەم پیاوە دەرەکرێت لەم شارە دژایەتی کرێ بالی جیابمەوە چ مەجبورم لەگەڵی بم ژیانی خۆم تاڵکەن نا لەگەڵی مایەوە وە ژنی وا شایستی ئەوەیە بەڵێ لە دوای وەفاتیشی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕێز لە ڕەفیقەکەی بگرێ بڵێن ڕەفیقی خەدیجە بوو عباکەی خۆی بۆ ڕاخا لە فەتحی مەکە بڵێ وەرە لەسەری دانیشە وە ژنی چاک بەڵێ ئونسە بۆ پیاو بەڵێ هێورکەرەوەیە بۆ پیاو بەڵێ هۆکاری سەرکەوتنی پیاوە بەڵام ژنی خراپیش هۆکاری فەشەلیەتی کابرا چەندە ناجح بێ کە دێتەوە ماڵەوە ژنەکەی دەستکات بۆ بۆڵە بۆڵ بەسەریا و ژنەکەی هەرچی بێزاریە دەڕیبرە لە بەرامبەریاوەڵا پشتی ئەشکێ جاری کە ناتوانێت بەو هێز و تەوژم و گوژمەوە بڕواتەوە دەرەوە سەرکەوتنی تر تۆمارکە بەڵکو فەشەلێنێ و داڕوخێەوە سووتێ بە فەوتێ بەڵام ژنەکەی پشتی نەگرێ بەڵەتیاچێ بەڵەتیاچێ بەڕاستی نمونەی ژنی وام دیوە من خۆم کە پیاوەکەی کەوتووەتە غەڵەتێکەوە کەوتوتە غەڵەتێکی گەورەوە زەرێکی زۆری ماڵی داوە لە خۆی و لە ژنەکەشی وڵی ژنەکەی سیارەی بۆ فرۆشت وڵی بە معاشی خۆی قەرزی بۆ داوەتەوە وڵی دروستی کردووە کردوەتی بە شای پیاویش جا بۆیە بەڕاستی ژنی باش پیاو باشەکە ژنی خراپ پیاو خراپەکە پیاوی باش ژن باشەکە پیاوی خراپ ژن خراپ ئەکا ئەوها حقیقەتێکە ئینکاری لێ ناکرێت چونکە ئەو دوانە کە بەیەکەوە هەڵەسن و دانیشن ئەبنە هۆی ئینفعال بۆ یەکتری و ئەبنە هۆی تەفروت و ناکردنی یەکتری جاری وهەیە و جاری واژە ئەبنە هۆی ئونس بۆ یەکتری و هێورکردنەوە بۆ یەکتری بۆیە فەرمێ ويروح القلب وينبغي أن يكون لنفوس المتقين استراحات بالمباحات ولذلك قال تعالى ليسكن إليها أفرمي بويا واباشا أفرمي أوانك متقين لأخواترسن لجنو ميردكان كاتي كان هبه بيك وبسري برن بو أوي ببنەوەی هێور کردنەوەی یەکتری و ئارامکەرەوەی یەکتری بۆ فەرمی خۆی پرگای فەرمووی ليسكن إليها وقال علي رضي الله عنه روحوا القلوب ساعة فإنها إذا أكرهتها عميت إمام علي فرموي ضلو دروني خوتان ناوە هێور بکەنەوە هەوڵ بدەن چێژێکی پێ بگەێنن تر بەهۆی ژنەکانتانەوە بێ یا ژنەکان بەهۆی پیاوەکانیانەوە بێ لەبەرەوەی دڵ و دەروون زەختی لێ بکەی هەرزەختی لێ بکەی هەرزەختی لێ بکەی ئەو وەختە ڕقی ئەبێ لە کارەکان و کوێرە بێ لە ئاسیانە بۆیە هەندێک ئینسان کەوازانێ ئەو هەرە بێ بەردەوام نوێش بکە و سش دەبەرێ و بخوێنێتەوە بنووسێتەوە بڕوا بۆ وەزگەوت و بڕوا بۆ ئەملا و بڕوا بۆ ئەولاو بێتەنگ بێ و قسە نەکا و ذیکرکەوەمانە ئەمە زەخت لە خۆی بکە زەخت لە خۆی بکە زەخت لە خۆی بکە دوایی ڕقی ئەبێتەوە لەمە بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی هەلەکە المتنطعون ئەوانەی ئاوا زەخت لە خۆیانەکەن زەخت لە خۆیانەکەن هیچ بوارێ بە دڵ و دەرونیان نایەن کە لە خۆشیەکی مباحە خۆشیەکی ڕەپێدراوی قەدەغەکراو ناڵین تۆزێک چێژ ببینێ و پشوو وەرگێ ئەوەی تر بەرەوتیا چوو نەچێ چونکە بێت ئەگەر بێت و تۆ ئەو زەختەی کە ئاوا خسووتە سەر خۆت پشی پێوەرنەگری لە پڕقت لێ بێ و بەریە دەیت و ئەسڵان لە دینیش دەرەچی زۆر کەس وایە بۆ پێغەمبەری صلی الله علیه و سلم کاتێ باسی خەواریجەکان فەرمێ تعمقون في الدين ثم يخرجون منه قوڵە بنەوە لە ناو دینە ینی زۆر خۆیان وابەستەکەن زۆر خۆیان ماندووەکەن بەڵام دوای دەرەچن لێ جا بۆیە بەڕاستی تۆی تر حەقی خۆتە کاتێکت هەبێ لەگەڵ خێزانەکەت خانەوە دەکەت دابنیشی دڵ و دەرونی خۆ داسوتە بێ بێ قسەی خۆشیان لەگەڵا بکەیت لەگەڵیان نان بخۆی لەگەڵیان بڕۆیتە دەرەوە سوعبەتیان لەگەڵا بکەیت شتێکی مباح ئەوە واد لێکە کە کاتی تری عیبادەت هاتە پێشەوە تۆ بە نەشاط و بەهێزەوە بەڕێوەڕێی بڕۆی بەڵام ئەگەر هیچ چێژە لە ژیانە بۆ خۆت نەهێڵیتەوە وردە کە حەزە لە چێژەکان کرد و نەوتوانی بڕۆی بەلایە ئەو وەختە ڕقی لە عیبادەتەکانە بێڵێ ئەو چێژانەی لێ کردووم و دواتریش دەستی لێ بەرەی زۆری واماندیوە کە زۆر بەتۆنی گرتوێتی دواتریش زۆر بە خراپی بەریداوە فائدة چوارەمە فەرمێ تفريغ القلب عن تدبير المنزل والتكفل بشغل الطبخ والكنس كنس والفرش وتنظيف الأواني وتهيئة أسباب المعيشة فإن الإنسان لو لم يكن له شهوة الوقاء لتعذر عليه العيش في منزله وحده إذ لو تكفل بجميع أشغال المنزل لضاع أكثر أوقاته ولم يتفرغ للعلم والعمل أفرمي يكي تلا سودكاني زواج كاما باولين چوارم سودەیە ناوێتی ئەفەرمێ بەهۆی ئەوەی کە ئافرەتێکە بێتە هاوسەرت ئەو ئیتر کاروباری ماڵەگرێتە دەست تۆ پێویست ناکە خۆ مەشغوڵکەی پێوەی خواردنە بۆ لێنێ و ماڵ گسکەدا و ماڵ ڕاخا و ماڵ پاکەکاتەوە و قاپ و قاچاقەشوە و ئەو هۆکارانی کە پێویستە بۆ ژیان هەر هەموویە بۆ جێبەجێکا لە ناو ماڵەکەی خۆتە ئەفەرمێ خۆگەر بێت و تۆ بۆ خۆت ئینسان بۆ خۆی هەر بۆ شەهوەتی
سەرجێیش نەبێ ژن بێنێ بەڵکو بۆ بەڕێوەبردننی ماڵیش بێ ئەفەرمێ خۆگەر بێت و خۆی مەشغوڵ کە بەڕێوەبردننی ماڵەوە زۆربەی کاتەکانی ڕوە ئەو وەختە نەفریای عیلمەکەوێ نەفریای عەمەلەکەی بەڵام ئەگەر ژنێکی باشی هەبێ ئەو وەختە کاتی بۆ گەڕێتەوە توانێ فریای علم و عمل بکەوێ بۆیە فەرمێ فالمرأة الصالحة المصلحة للمنزل عون على الدين بهذه الطريق فەرمێ جا ئافرەتێک کە صالحە بێ خواناز بێ ومصلحة بێ واتە للمنزل گرنگی بە کاروباری ماڵ بدا ڕێکی بخا پاکی کاتەوە جوانی بکە بیرازێنێتەوە ئەفەرمێ بەڕاستیەوە بێتە هاوکاریکەر بۆ دینی خۆشی وبو ديني ميردكشي ولذلك قال أبو سليمان الداراني رحمه الله الزوجة الصالحة ليست من الدنيا فإنها تفرخك للآخرة أفرمي بو أبو سليمان داراني فرميتي آفرتي باش لدنيانية يعني أقول بلي آفرتك باش ما حلالي خو ما يتر هل لدنيا من أو خوش يمدسك وتوطاونا أفرمي بلكو بكل كده بو قيامتي شبويك كاروباري مالت بو قريتا أستو هي من دارت بو قريتا أستو وڕێ خۆشکەر ئەبێ بۆ تۆ بۆی تۆ قیامەتێ بەدەست بهێنی و قیامەتی ئەویش خۆش بکەی فائدەی پێنجەم کە هێناوێتیە فەرمێ مجاهدة النفس ورياضتها بالرعاية والولاية والقيام بحقوق الأهل والصبر على أخلاقهن واحتمال الأذى منهن ئەفەرمێ سوودی پێنجەم ئەوەیە کە وا دلەیەکە هەز بە پیاوەتی خۆت بکەی کە تۆ بێ زەخت لە خۆت بکەی تۆ کەسێکی مەسئولیاتە لەسەر شانە ماڵ و مناڵە بێ بەڕێوە حەقەکانیان دابی نەکەی و لەسەر هەندێک لە ڕەوشتە ناباشەکانیان سەبرەگری و لەسەر هەندێک ناڕاحەتی سەبرەگری چونکە بەڕاستی پێغەمبەری خوا ساسەن فەرمێ ئەگەر شتێکی خراپ بین لە ژنەکانتان چاکانیان بێنەوە پێش چاوتان ئەو وەختە جوانە بێتەوە لە پێش چاوتان و ئەگەر هاتوو شتێکی خراپتان لە مێردەکانتان دی بە هەمان شێوە چاکانی مێردەکەتان بێن لە پێش چاوتان مێڵن شەیتان زەفەرتان پێ بەرێر خراپەکان بین بەو شێوە مێردەکەتان لا ناشرین بێ یا ژنەکەتان لا ناشرین بێ بەڵکو لەو کاتەیە چاکان بێن لە پێش چاوتان ئێوە باشە بنەوە ويفروا السعي في إصلاحهن وإرشادهن إلى طريق الدين وزوج أو آفرته وكتلبيك ليبوتو الربعية لدينا يعرمتي دي خيت سرقة راس نصيحتي والاجتهاد في كسب الحلال لأجلهن واتوها ولدي باري حلال بيابكي لبيناوي جياندني أوانا لبيناوي بجيبي أوانا والقيام بتربية الأولاد ومنال پرورداكي كابو خوي پروردي منال كابت صدقة الجارية بوت فكل هذه الأعمال العظيمة الفضل همو أمكاراني كيسا باسي كالليريا همو إلى شرع أخوازرا وأمري بيكراوا وأجرو باداشتكي قورشي لسرة فإنها رعاية وولاية أو أجبريتي لبروردا كردنو برع وبردن والأهل والولد رعية وفضل الرعاية عظيم من دالو مال جنو من مال ومنال رعيه واتا ئەوەیە کە لە بەردەستی تۆ بەڕێوەی بەری و لە بەڕێوە بردننی شا فەرمێ ئەژرێکی زۆر گەورە هەیە لە لای خوای پەروەردگار وليس من اشتغل بصلاح نفسه وغيره كمن اشتغل بصلاح نفسه فقط ئەفەرمێ ئەو کەسێک کە مەشغوڵی باشکردنی خۆی و غەیری خۆشیەتی وەکو کەسە نییە کە بەس خۆی باشەکە کە تۆ خێزان نیە بەس خۆت باشەکەی بەڵام کە خێزان و ماڵ و مناڵت هەیە خەڵکانێکیش باشەکەی بۆیە کاری تۆ جیاوازترە ئەجری زیاترە هەیە ولذلك قال بشر الحافي فضل علي أحمد بن حنبل فضل علي أحمد بن حنبل بثلاث إحداها أنه يطلب الحلال لنفسه ولغيره فرمي بشري حافي فرمي أحمد كوري حنبل بس يشد لمن بارستنا هيك لو سيشتشي حلال بخوي بياك وغيري خوشي بلان بشر جنين بور بخوي بياك ويالي أو مالو منالي شيء بو بخوشي مالي بياك دو مالو منالكشي وقد قال صلى الله عليه وسلم ما أنفقه الرجل على أهله فهو صدقة وإن الرجل ليؤجر في اللقمة يرفعها إلى في امرأته فرموا بويا بيغمري خواه صلى الله عليه وسلم فرميتي أويك بياو بياي أكاو سرفي أكاب ومعلومنا لكي أو أجرامي صدقة يا بوي أجري صدقة إذا سكيبتي حتى باريو أكبرزي بكاتو بودمي خيزانكي ولا حديث كتراك هر متفق عليه فرمي إذا أنفق الرجل على أهله نفقة وهو يحتسبها كانت له صدقة لا بخاري ومسلم هاتوا فرمي هر بياوي بارو ملكيك بياب كاتو دواتر سرفي كابوكا سكاركي وخزان وخانوادكي وبوي المسلبة أجر وعلى حديث كتراها بخاري هاتوا فرمي ومهما أنفقت فهو لك صدقة حتى اللقمة ترفعها إلى في امرأتك هربها ما شيء وفرمي أو بارو يخيث دمجنكتو بأجر صدقة بود نسرا وأما
سوودەکانی نیکاح بوو تا ئێرە شێخ هێنابووی إن شاء الله هەندێک سوودی تر هەیە لە دەرسی داهاتوە ئەمە باسییانەکەین کە خۆمان هێناومانەوەکو زیادەیەک بۆ سەری والحمد لله رب العالمين.